سڵاو ڕێزمان بۆ هەر یەکێک لە ئێوە کە لەم کاتە هەستیارەدا پەنا دەبن بۆ دەنگی ڕاستی و ڕووناکی. دەستپێکی بەرنامەی ئەم هەفتەیەمان لە ئێمەبینەران بە دڵی پڕ لە ئومید و چاوەکانی پڕ لە پیرۆزیەوە ڕێکخراوە، چۆن باوەڕمان وایە تەنانەت لە قوڵایی تاریکیدا هێشتا بریقەی ڕووناکیەک لە کۆتایی ڕێگەدا دیارە. بە پێکاتەی دڵ و بیری ئازادی چاوەڕێ ئێوەی تا پێکەوە بەڕاستی و ڕەخنەی بەرپرسیارانە بەرەو ڕۆشنایی هەنگاو بنین بە ناوی ئازادی و ئەو خەباتە مرۆیەی کە لە قوڵایی هەر دڵێکدا شوێنی خۆی کردوێتەوە. بەخێر بێن بۆ بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران. بەرنامەی ئەم هەفتەمان بە بەشێک لە نووسراوەی کاک ئالان دەست پێ ئەەکەین کە نووسیەتی هەلومەرجی ناوچەکە ئێران و کوردستان بە دۆخێکی هەستیار و ناڕوون بەڵام چارە نووسازدا تێپەڕ دەبێت. ئەو وڵاتانەی کە کوردستان بەسەریاندا دابەش کراوە وەک ئێران، تورکیا، عێراق و سووریا لە چەقی گۆڕانکاریەکاندان لە وڵاتانێک وەک عێراق کە ئاکامی ڕووداوەکانی پاشەڕی دووهەمی خەلیج دیکتاتۆرێکی دڵڕق و بێبەزەیی وەک سەدام حوسێن و حزبی بەعسی تێدا ڕووخا. لە وڵاتی سووریا ئەگەرچی باهۆزی بەهاری عەرەبی گرتیەوە بەڵام دەسەڵاتی بنەماڵەی ئەسەدی کوڕ لە لاوازی لێ دەرباز بوو. ڕووداوەکانی پاش 7 ئۆکتۆبری 2023 و لەسەر بەستێنی 14 ساڵ شەڕی خوێنەوەی و لەسەر دەستی گەورە تێرۆریستێکی وەک ئەحمەد شەرع و گروپی ئیسلامی تێرۆریستی هەیئەتی تەحریرولشام و تونڕەوەکانی دیکە و بە پشتیوانی بێدەریقی ئامریکا و ڕۆژاوا لە 8 دەسامبری 2024 دەوڵەتی بەشار ئەسەدی ڕووخاند و کۆتایی بە 53 ساڵ دیکتاتۆری بنەماڵەی ئەسەدی باوک و کوڕ لە وڵاتە هات. پاش ڕووخانی دەسەڵاتی ئەسەدی کوڕ لە سووریا وەک شاڕەگی حیاتی کۆماری ئیسلامی زاڵ بەسەر ئێران و چەند وڵاتی دیکەی عەرەبی و بەتایبەت لاوازبوونی بە تەواوی حەماس و کوژرانی زۆرینەی سەرکردە و ڕابەرەکانی حیزبوڵای لوبنان و شاخ و باڵکردنی کۆماری ئیسلامی لە ناوچەکە ڕاستەوخۆ سەرەی ئێران هات. هەر وەک چاوەڕوان دەکرا ئەم گێچەڵانە لەلایەن ئیسرائیل و ئامریکاوە زۆرتر بۆ کۆماری ئیسلامی بوو، چون هەموو یا زۆربەی گێچەڵەکان بەتایبەت شەڕ و ئاژاوە پشتیوانی تێرۆریسمی تۆند ئاژۆی ئیسلامی پاش بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامی لە ساڵی 1979 زائینی و دژایەتی لەگەڵ غەرب و دروشمی لە ناوبردنی ئیسرائیل و پشتیوانی درێنە لە خەڵکی ستەملێکراوی فەلەستین سەری هەڵدا. 47 ساڵە کۆماری ئیسلامی یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی تێکدانی ناوچەکە و بگرە جیهانی و دیکتاتۆرێکی بێڕەحمی کوشتاری خەڵکی ئێرانە. ئێستا کە گڵۆڵەی لە لێژیا حەق وایە خەڵکی چاولێکراوی کوردستان و هێزە لایەنە سیاسی و بەرپرسەکانی کوردستان ئەم مێژوە تاڵە لە بەرچاو بگرن لە خاڵە لاواز و بەهێزەکانی ئەزمون وەربگرن. کۆماری ئیسلامی بە کزی و لاوازیش بەشی سەرکوت و داپلۆسینی خەڵکی کوردستان هێز و وزەی تێدا دەمێنێت، مەگەر هەڵسانی جەماوەری لە ئێران و لە شارە گەورەکان بەری پەلاماری بۆ سەر کوردستان و جیهادی بەردەوام لە دژمان بگرێت. کاک ئالان لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ ئێستا لە دەوری داهاتوودا ئەو چەند خاڵە گرینگە لە بەرچاوە بێ بگیرێت: خەباتی جەماوەری و مەدەنی، خۆسازدان و خۆڕێخستن لە سەرەوەی ئەرکەکانی تێکۆشەرانی ناوخۆی وڵات و بەتایبەت حیزب و ڕێکخراوە چاپ سوسیالیست و ئازادی خوازەکانە. کەڵگوەرگتن لە هەر دەفرەتێک و لاوازیەکی دوژمن بۆ پێشڕەوی و بەدەستهێنانی دەستکەوت لە خەباتی مەدەنی، جەماوەری، کرێکاری، ژنان، لاوان، خوێندکاران، زمانی دانگی، ژینکە و هیتر. بەشێکی دانەبراو لە خەباتی چینایەتی و خەبات بۆ کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی لە کوردستان و هەموو ئێران و دیاریکردنی مافی چارەنووسی گەلی کورد تا مافی جیابوونەوە و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ بەدەستی خۆیانە.
خەباتی پێشمەرگانە نابێ خەباتی مەدەنی و ناخۆی وڵات بخاتە پراوێزەوە. هەتا ڕاپەڕینی جەماوەر لە ناوخۆی وڵات ئەزمموی باشووری کوردستان لە ساڵی 1991 تەداخۆلی هێزی پێشمەرگە خەباتی جەماوەری لەبار دەبات و کۆمەڵگا بەرەو نیزامیگەری و میلیتاریزم دەبات. دەسەڵاتی کۆماری ئیسلامی خوازیاری وەها سناریۆیەکە. خەباتی خەڵکی کورد لە هەر کام لە بەشەکانی کوردستان سەرەڕای تایبەتمەندی و جیاوازی هەر بەشێک پارچەیەکی دانەبراو لە خەباتی ئازادی خوازانە لەگەڵ بەشەکانی دیکەی خەباتی خەڵکی ئەو وڵاتە دژ بە دەسەڵاتی ناوەندا. خەباتی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات نابێت لە خەباتی سەراسەری بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی داببرێت. ئەزمموی پارچەکانی دیکەی کوردستان باشوور و ڕۆژئاوا لە چەندەیە و چەند ساڵی ڕابردوو ئەم ڕاستیە حاشا هەڵنەگرە دەسەلمێنێ. هەر کام لە پارچەکانی کوردستان دەبێت لە خەباتی بەشەکانی دیکە پشتیوانی و تێکۆشان بکەن. هیچ ئاستێک لە دیپلۆماسی لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتی داگیرکەری کوردستان نابێ بربەستی ئەو هاوکاریە بێت. نابێ ئیزن بدرێت هیچ لایەنێکی سیاسی و نظامی لە هیچ پارچێکی کوردستان ببێت بە هاوکار و پاڵپشتی داگیرکەران دژ بە لایەنە سیاسەکانی هیچ پارچە و بەشێکی دیکە. پشت بەستن بە هێزی دەرەکی بۆ ڕووخاندنی دەسەڵاتی سیاسی لە ناوان یان گرێدانی چارەنووسی سیاسی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان بۆ ئازادی و بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی خۆی سمی کوشەندە لە خوێنی ئەو حرەکە و بزوتنەوەیە. ئەزمونەکانی پێشوو ئەم ڕاستیەمان پێدەڵێت و پێویستە وانەیان لێ وەربگرێت. ڕووداوی برینداربوون و گیانبەخکردنی کچە پێشمەرگەی ڕۆژهەڵات غەزاڵ مەولان نیشانیدا کە کۆماری ئیسلامی و بەرەی کۆنەپەرست لە هەوڵی ئاژاوەنانەوە و نیفاق سازکردن لە نێوان خەڵک و شۆڕشی باشوور و ڕۆژهەڵاتن کە بە قازانجی کۆماری ئیسلامی تەواو دەبێت. پێویستە بە هوشیاری و هەست بە بەرپرسایەتی ئەم پلانە بناسێنین، پوچەڵی بکەینەوە و هاوخەباتی و مێژویی هاوبەشی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات و باشوور لە ڕۆژە سەختەکان هەرگیز لە یاد نەکرێت. لە کۆتاییدا کاک ئالان نووسیەتی بە پێچەوانەی زۆر ڕەخنە کە دەگیرێت فرەحزبی خاڵی لاوازی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان نییە، بەڵکو نیشانەی گەشە و پێشکەوتوئی کوردستان لە بواری سیاسی ڕووناکبیری و مەدەنیە. هەبوونی چەند حزب و ڕێکخراوی سیاسی و دەیان ناوەندی مەدەنی تەنیا زەعفی بزوتنەوەی کوردستان نییە، بەڵکو حەقیقەتی کۆمەلگای کوردستان وەک کۆمەلگایەکی پێشکەوتوو ئەمڕۆیە، خاڵی سەرەکی و جێگای داکۆکی و بێشەرت و مەرجی ڕەچاوکردنی مافی ئازادی سیاسی، ئازادی دەنگی جیاواز، بیر و باوەڕی جیاواز، نەبوونی کولتوری خۆسەپاندن بە زۆری چەک و قۆڕکردنی کۆمەلگا پێویستە لە کوردستان نەمێنێت.
کاک ئارام لە یادداشتێکدا نووسیەتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بۆ پەردەپۆشکردنی شکستە سیاسی، سەربازی و استراتیژی ئایدۆلۆژیەکانی هێرشە درۆنیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان و کەمپی نیشتەجێبوونی بنەماڵی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لەم ماوە دواییەدا پەرەی پێداوە. ئەم هێرشانە نەنیشانەی هێز بەڵکو نیشانەی دەستەوەستانی و لاوازی ڕژیمە لە بەرامبەر گۆڕانکاریە ناوچەیەکاندا. ئەم هێرشە کوێرانەیە لە کاتێکدایەکە خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکان پێداگیریان کردووە کە ئەم شەڕ و ئاڵۆزیانە شەڕی کۆمەڵگای ئێران لەگەڵ جیهان نییە، بگرە ئەوە ڕژیمی دیکتاتۆر و سەرکوتگەری کۆماری ئیسلامیە کە تەواوی خەڵکی ئێرانی بە بارمتە گرتووە. ئەو شەڕەی کە هەڵگیرسا ئاکامی دەیان ساڵ سیاسەتی زێدەخوازی دەستێوەردان لە کاروباری وڵاتان و پاڵپشتی تێرۆریزمە، سیاسەتێکە دوجار هەم ئێرانی تووشی داڕمانی ئابووری کرد و هەم کۆماری ئیسلامیشی بەرەو لێواری ڕووخان بردووە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرەتای ئەم قۆناغای شەڕەوە تا ئێستا زیاتر لە 600 جار هێرشی کردووەتە سەر هەرێمی کوردستان. لەم نێوەدا زیاتر لە 150 هێرشی ڕاستەخۆ کراوەتە سەر کەمپی پەنابەرانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان. لە ئەنجامی ئەم جنایەتانەدا تا ئێستا 21 کەس شەهید بوون کە 10 کەسیان تێکۆشەران و پەنابەرانی ئەندامی لایەنە سیاسیەکانی کوردستانی ئێرانن. هەروەک زۆر جار باس کراوە بە ئامانجگرتنی کەمپە سیاسیەکان و شوێنی نیشتەجێبوونی خەڵکی سڤیل بە پێشێلکردنی کۆنڤانسیۆنی ژنێڤ تاوانێکی جەنگیە. پێویستە داوا لە ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان و ناوەندە نێودەوڵەتەکان بکرێ لە هەمبەر ئەم هێرشانەی کۆماری ئیسلامیدا هەڵوێستی جددی و بەکردەوەیان هەبێت. داوا لە سەرجەم خەڵکی ئازادی خواز لە دەرەوەی وڵات ئەکەین با شێوەیەکی یەکگرتوو بە بەرپرساریەتی ئینسانی لەسەر شەقام و لە بەردەم باڵوێزخانەکان و ناوەندەکانی بڕیاردان دەنگی ناڕزایەتی دژی کردەوە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی دەرببڕن. پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و لایەنگەرانی ئازادی و دادپەروەری بۆ بەرپرسدانەوەی ئەم هێرشانە و لە قاودانی تاوانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەنگاو بنن. دیارە هێرش و پەلامارەکانی کۆماری ئیسلامی و لێکۆتەکانی ئیدامەی هەمان سەرکوتگەری ناخۆئیە کە کۆماری ئیسلامی پاش شەڕ بۆ تێکشکاندنی ئیرادەی خەڵکی خۆڕاگر تاوی داوەتەوە. ئەم هێرشانە نەک هەر ئیرادەی خەڵک نالەرزێنێت بەڵکو باوەڕیان بە ڕەوایی خەبات بۆ ڕووخانی ئەم ڕژیمە و بەدی هاتنی ئاواتەکان بۆ ڕزگاری قایمتر دەکات. سپاس بۆ ئارامی ئازیز و خۆشەویست بۆ ناردنی نووسراوەکەی. لە کاتێکدا جیهان چاوی بڕیوەتەوە ئاسمانی ئێران و پێکدادانە سەربازیەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئامریکا و ئیسرائیل، بەڵام کۆماری ئیسلامی جەنگێکی تری لە ناخۆی ئێراندا دژی خەڵکی ئەو وڵاتە دەست پێ کردووە. راپۆرتی ڕێکخراوە مەدەنیەکان ئاماژە بەوە دەکەن کە لەگەڵ دەستپێکی هێرشە سەربازیەکان لە 9 ڕەشەمەی ساڵی 1404 ڕەوتی لە سێدارەدان لە ئێران چۆتە قۆناغێکی نوێ و مەترسیدارەوە. داتاکان دەری دەخەن کە دەستگای دادوەری ئێران سێدارەی وەک ئامرازێکی سیاسی بۆ چاوترسێنکردنی کۆمەلگا بەکارهێناوە. لە ماوەی جەنگ 71% لە سێدارەکان 22 حاڵەت لە کۆی 31 حاڵەتەکە پەیوەندیان بە زیندانیانی سیاسی و ئەمنیەتیەوە هەبووە. ئەمە لە کاتێکدایەکە لە هەمان ماوەی ساڵی ڕابردوودا ئەم ڕێژەیە تەنیا 3.6% بووە. ئەم بازدانە گەورەیە نیشانەی ئەوەیە کە حکوومەت لە دۆخی نائاسایی جەنگدا خێراتر و بێبەزەیانەتر لە دژ بە نەیارانی سیاسی دەجوڵێتەوە. بەشێکی زۆری ئەم سزایانە پەیوەندیان بە دەستگیرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404ەوە هەیە. لانیکەم 16 کەس لەم ناڕزایەتیانە سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە. سیستمی دادوەری بە خێراییەکی کەموێنە و بەبێ بوونی پارێزەری سربەخۆ ئەم دۆسیانە یەکلاک کردوێتەوە. دادوەرانی وەک ئیمان ئەفشاری 7 حکم و ئەبولقاسم سەڵەواتی 5 حکم و کارکتەرە سەرەکیەکانی ئەم ماشینە بکوژن کە لە ژێر ناوی محاربە و بەغیدا مەرگ بۆ گەنجانی ناڕازی دەدورنەوە. هەر بەپێ راپۆرتی
لیستێکی درێژی 16 کەسی تریشی لە بەردەم مەترسی سێدارەدان کە نیشان دەدات کە مەترسیەکە هێشتا بەردەوامە و هەر ساتێک ئەگەری کۆستێکی نوێ هەیە. جگە لە خۆپیشاندەران 12 زیندانی تری سیاسی بە تۆمەتی ئەندامەتی لە ڕێکخراوی مجاهدینی خەڵک یان سیخۆڕی بۆ ئیسرائیل لە سێدارەتراون. ئەمە نیشانی دەدات کە کۆماری ئیسلامی جەنگ وەک هەلێکی زێڕین دەبێنێت بۆ پاکتاوکردنی ئەو نەیارانەی کە ساڵانێکە لە زیندانەکاندان. ئەوەی ڕێکخراوەکان بڵاویان کردوێتەوە تەنیا ئامار نییە بەڵکو استراتێژیەکی نوێ سیاسیە. کۆماری ئیسلامی لە کاتی قەیرانی دەرەکیدا مەودای نێوان ناڕزایەتی و سێدارە کورد دەکاتەوە. ئەم حکوومەتە بە بەکارهێنانی سزای مەرگ دەیەوێت پەیامێک بە هەموو نەیارانی ناخۆی بدات. لە سایەی جەنگدا هیچ سنوورێکی ئەخلاقی و یاسایی بۆ سەرکۆت بوونی نییە. ئێستا زیاتر لە هەمیشە ئەرکی کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەکە ڕێگری بکەن لەوەی جەنگی سەربازی ببێتە پەردەیەک بۆ شاردنەوەی تێروری دەوڵەتی لە ناخۆی زیندانەکانی ئێراندا. کۆماری ئیسلامی بە هەر یەک لەم ئیعدامانە نەتەنیا ژیان لە مرۆڤێک زۆت دەکات، بەڵکو لاپەڕێکی دیکە لە داماوی و سەرلێشێوایی خۆی و وەڵام نەدانەوە بەداخوازی ڕەواکانی خەڵک نیشان دەدات. کۆمەلگای نێودەوڵەتی ناتوانێت لە بەرامبەر ئەم تاوانەدا بێدەنگ بێت. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بە دروستی داوا دەکات کە ڕاگررتنی سزای لە سێدارەدان ببێتە یەکێک لە داواکاری سەرەکیەکان لە هەر جۆرە دانووسنێکدا لەگەڵ کۆماری ئیسلامی. که به قربانو تو نهلی طولامه به دست خون بشانو شروانو 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 که زیادای که به قربانو تو نهلی طولامه به دست خون بشانو شروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلزو بس که حیرانو شروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلزو بس که حیرانو شروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش منانو شروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش منانو شروانو 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 کاک نازم لە شاری کامیارانەوە لە وتارێکدا نووسیەتی ڕژیمی ئێران یەکێکە لەو ڕژیمانەی لە ڕۆژی پەیدابوونیەوە بە لە 47 ساڵ تا ئەمڕۆ بەهۆی زەبر و سەرکۆت درێژەی بە ژیانی خۆی داوە. زیادەڕەوی نییە گەر بڵێم کەم ڕۆژ تێدەپەڕێت کەسێکی تێدا لە سێدارە نەدرابێت. دەرکردنی سزای لە سێدارەدان لەلایەن هێندە ئەوە ئاسانە وەک خواردنەوەی پەرداختێک ئاوایە بۆیان. گیانی هاوڵاتیان هێندە لایەن بێنەرخۆ و
بێبەهایە تا ئەو جێگە پرۆسەی لە سێدارەدانیان گواستوەتەوە بۆ گۆڕەپانی شەقامەکان کە ئەمەش جۆرێکە لە چاوترسێنکردنی خەڵک. دەسەڵاتدارانی ئێران گەر بیان ویستایە دەیانتوانی بە جۆرێکی دیکە وڵاتیان بەڕێوە ببردایە. بۆ نمونە ئێران وڵاتێکی دەوڵەمەندە بە تایبەتی نەوت و غاز کە داهاتێکی باشیان بۆ وڵات هەیە، بەڵام دەسەڵاتداران دەبڕی ئەوەی ئەو داهاتانە بۆ خوشکوزەرانی هاوڵاتیان خەرج بکەن و بێکاری پێ چارەسە بکرد کەچی بۆ هاوپەیمانەکانیان وەک حەزبوڵای لوبنان، حوسنیەکانی یەمەن، حەماس و جیهادی ئیسلامی فلستین و هەشتی شیعەی عێراق بەکاربرد، یان هێزە سەرکوتگەرەکانی پێتەیار کرد و بەشی زۆری خەڵکیان لە ژیانێکی ئاسایی بێبەش کرد. لە حاڵەتێکی ئەوادا بێگومان دیوارێک لە نێوان خەڵک و دەسەڵاتداراندا دروست دەبێت بە جۆرێک تا چەوساندنەوە و ئازادی زیاتر بێت، دیواری جیایی دەسەڵات و خەڵک بەرزتر دەبێتەوە. ئاشکرایەکە لە مێژە ڕژیمی ئێران شەریعەتی لەدەستداوە. ڕێژێکی کەم نەبێت کە چارەنووسیان بە دەسەڵاتەوە گرێتراوە، ئیدی زۆرینەی ناڕازیان و خوازیاری نەمان و ڕووخانی ئەو دەسەڵاتە گەندەڵن. بەڵام لە ناوبردن و ڕووخانی دەسەڵاتی سیاسی و نظامی لە ئێران گەر بەدەستی خەڵکی ستەمدیتووی ئێران بێت، ناتوانێت بە ئەنجامی دیاریکراوێکە هەمان خەڵکی ستەمدیت و چاوەڕوانی دەکان بکات. بەداخەوە ئەو دەرفەتە ینی بە ئەنجام گەیاندنی ئاوات و ئارزوەکانی خەڵک لە ئێران واتە نان و کار و ئازادی نەڕەخساوە. پێشتر چەندین ڕاپەڕین و خۆپیشاندانی گۆرە ڕوویاندا کە نوێترینیان 2 مانگ لەمەوبەر بوو. ئومید هەبوو ببنە هۆی ڕووخاندنی دەسەڵات یان بە تایبەتی ئەو ڕاپەڕینەکە بەهۆی مەرگی ژینا ئەمینیەوە ڕوویدا کە هەموو ئێرانی گرتەوە ئەرشی دەسەڵاتی لەرزان. مەخابن دەستگای سەرکۆت بە دەڕەندانترین شێوە خامۆشیان کرد و بێباکانە هەزارها خەڵکیان کوشت. ئێستاش لە میانەی شەڕدا لە بیریان نەچووە هەڕەشە دەکەن و دەڵێن دەستمان لەسەر پەڵەپیتکەیە. کاک نازم لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێ گەر ئەم جەنگە کۆتایی بێت و ڕژیمی ئێران نەڕوخێ، ئەو دەم بە بڕوای من لەگەڵ 2 حاڵەت ڕوبەڕووین. یەکەم ئاشکرایەکە کۆماری ئیسلامی ئیتر کۆماری ئیسلامی ڕابردوو نابێ، بە شدەت کز و لاواز بۆ ئەمنیەتی نامێنێ. لەوە گرنگتر ئەوە یەکە ناتوانێت وەڵام دەرەوەی داواکاریەکانی خەڵک بێت کە لە هیچ کاتدا ناکوژێتەوە، بۆیە چاوەڕوان دەکرێت پاشماوەیەک لە تەبوتۆزی شەڕ کوژراوە شاهدی دۆرێکی دیکە لەسەر هەڵدانی ئێعتراز و ناڕزایەتیەکان ببین. ئێعتراز و ناڕزایەتی کە لە دۆخێکی تردا بەڕێوە دەچێ و دەتوانێت بە سەر کەم و کۆڕیەکانی ناوخۆی زاڵ بێ و بتوانێت داواکاریەکانی بکات بە سەرەکی ترین کێشەی ناخۆی ئێران. بەڵام حاڵەتی تر ئەوەیە کۆماری ئیسلامی ڕاستە لە هەموو لایەکەوە بریندارە ژمارێکی زۆر لە ڕێزی یەکەم و دۆمی سەرکردە حکومی و سەربازی و ئیداریەکان کوژاون، هاوکات ڕاستە کە وڵات وێران بۆ سەدها دامەزراوەی سەربازی و ئیداری جەنگی و خزمەتگوزاری وێران کراون، ئەمانە هەموو ڕاستن. بەڵام لە لای ڕژیمێکی سەرکوتگەر ئەمانە زۆر گرنگ نین، بەڵکو مانەوەی خۆیان لە هەموو شتێک لا گرنگترە کە ئەوەش بە سەرکەوتن دەزانن. لە حاڵەتی مانەوەیان لە دەسەڵاتدا سروشتی دەڕەندەی ئەو ڕژیمە دەڕەندەتر دەبێ ئەگەر بۆیان بکرێت وڵات و دەسەڵات دەگەڕێنەوە بۆ سەردەمی هاتنی خومینی کە مەترسیدارترین سەردەم بوو. سەرکوتکردن زیاتر و تونتر دەبێت. لە ڕاستیدا و لەبەر ڕۆشنایی ئەزمون کە پێمان دەڵێت پاش دەرباربوونی هەر ڕژیمێک لە قەیرانی قوڵ گەڕەکە پەنداوی لێوەربگیرێت بەوەی سیاسەت و ڕەفتاری لەگەڵ گەلەکەی خۆی و دەوروبەردا بگۆڕێت و داوای لێبوردن لە خەڵکەکەی بکات. من
ئەو نیەتە لە ڕژیمی ئێراندا بەدی ناکەم چونکە خەسڵەتی دەسەڵاتە دیکتاتۆرەکان وامان پێناڵێت بەڵکو لەکنیان چکۆلەترین تەنازۆل بە شکست و تەسلیم بوون دەزانن کەواتە ناکرێت چاوەڕێی هیچ جۆرە گۆڕانکاریەک لەو ڕژیمە بکەین. ئەلبەت نابێ ئەوە لەبیر بکەین ئەوەی لە ئێستادا بەسەر ڕژیمی ئێراندا دێت ئەنجامی سیاسەتی چەوت و مەترسیداری کەڵەکەبووی خودی ڕژیمەکە یەکە ئێستا بە گرانی باجەکەی خەڵک دەیدات. دەرحاڵ لە ئەگەری ئاوا حاڵەتێکدا ینی تۆنبوونی سەرکۆت بێگومان کاتی دەبێ و سەرنجام ئەم دەسەڵاتە ناچار دەبێ ملکەجی ویست و داخوازی خەڵک بێ بۆ ژیان و بۆ ئازادی. تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لە ژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە. سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە. دیندارەکان دەنگی مەکان دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بڕشتایانە چەک نەبین نە هالیوود هیچ نەخشێکی تێنەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە. بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی منداڵی کوشتووە. بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بووم بێ خەونی منداڵی کوشتووە. دیندارەکان دەنگی مەکان بینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەبی نە هالیوود هیچ نەخشێکی تێنەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بڕشتایانە چەک نەبی نە هالیوود هیچ نەخشێکی تێنەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مرد
پێش ئەوەی ئاسمانی ئێران لەگەڵ دەنگی فڕۆکەکانی ئامریکا و ئیسرائیل بشکێت، کۆمەلگای ئێران لەژێر زەختی قورسی جۆرێکی تری توندوتیژیدا ژیانی دەکرد. توندوتیژیە ڕێکخراوەکەی دەوڵەت، سەرکوتی سیاسی، داخستنی ڕێگای ڕێکخستن، سەرکوتی ژنان، کرێکاران، مامۆستایان، قوتابیان، کەمینەکانی نەتەوەئی و ئائینی و بێدەنگکردنی هەر ئیمکانی گفتوگوی ئازاد دەربارەی گرنگترین مەسەلەکانی وڵات، دەسەڵاتی کۆماری ئیسلامی دۆخێکی وای خوڵقان بووە کە تێدا خەڵک نەتەنها لە مافی بڕیاردان دەربارەی داهاتووی خۆیان، بەڵکو تەنانەت لە مافی گفتوگوکردنیش بێبەش بوون. لەم دۆخەدا قەیرانی کەڵەکەبووی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی نەچارەسەر بوون و نەتەنانەت دەرفەتی دەرکەوتنیان دۆزراوە، تەنها سەرکوت کران، پاڵتێوەنران و لە ژێری پێستی کۆمەلگاوە لە کاتە جیاجیەکاندا بە شێوەی ناڕزایەتە جەماوەریەکان دەردەکەوتن. ئێستا جەنگ لەسەر ئەم کۆمەلگایەدا سەپاوە، کۆمەلگای کە پێشتریش لە ژێر باری قورسی دیکتاتۆری، هەژاری، ستەم و نابەرابەریدا ژیاوە. بەم مانایە جەنگ لەسەر زەویەکی بەتاڵ ڕووی نەداوە، لەسەر لەشی کۆمەلگایەک بار بووە کە پێشتریش بریندار بوو. ئەم وەزعیتە تێگەیشتن لە دۆخی ئێستای ئێران ئاڵۆزتر دەکات. لەلایەکەوە خەڵکی ئێران قوربانی بۆمباران و ڕکابەری هێزە دەرەکیەکانن، لەلایەکی تریشەوە هێشتا لە چنگی حکوومەتێکدا گیرن کە ساڵانی هەر ئیمکانێکی ڕێخستن، هاوپشتی و گفتوگوی ئازادی ناوخۆدا سنووردار کردووە. لەم دۆخەدا پرسیار تەنها ئەوە نییە کە ئەم جەنگە چۆن دەستی پێکرد، بەڵکو ئەمەیشە کە بۆچی کۆمەلگای ئێران جارێکی تر لە ڕەوایەتەکان دوور دەخرێتەوە و لە ڕێگای سەرکوتگەرانی خۆیەوە پێناسە دەکرێت. بۆ گەڕاندنەوەی ئەم خاڵە بۆ ناوەندی گفتوگو لەوانە خەڵکی ئێران، هێزە کۆمەڵایەتەکان چۆن مانە دەدەن بە دژایەتی لەگەڵ جەنگ، پەیوەندی نێوان سەرکوتی ناوخۆیی و داگیرکەرانی دەرەکی چیە و هەروەها ئەم پرسیارە بنەڕەتێکە لە ناوەڕاستی شەڕ چه ئاسوێک بۆ ئازادی، یەکسانی و مافی چارەنووس دەمێنێتەوە. بەردەوامی جەنگ نەک تەنها وەک ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی لە نێوان دەوڵەتان، بەڵکو وەک تراژیدێکی مرۆڤایەتیە کە خەڵکی ئێرانی لە دوو لاوە خستووەتە ژێرزەق، لەلایەکەوە پەلاماری شەو ڕۆژی دەوڵەتە دەرەکیەکان و لەلایەکی تریشەوە سەرکوت و دەسەڵاتی دەوڵەتی ناخۆ. کاتێک خاڵە سەرەکیەکانی هەردوو لە شەڕ لەسەر پرۆگرامێکی ئەتۆمی، تۆڕێکی موشەکی یان داڵدەدانی هێزە نیابەتەکان چڕتر دەبێتەوە، خەڵکی ئێران و هێزە کۆمەڵایەتەکان لە معادڵاتدا وەلادەنرن. لەم کاتەدا تەنها دەوڵەتەکان و ڕەوایەتی ئەوان بەحساب دێ و خەڵک دەبێتە پاشکەوتی ئەو ڕەوایەتانە. ئەوەی دەبیندرێ منتقی سیستەمی سەرمایەداری و ڕێکخراوی جیهانی دەردەخات، منتقێک کە تەنها بەها بە یاریکەران دەدات کە هەڵگری دەسەڵاتی دەوڵەتی، کۆکردنەوەی سەرمایە یان توانی سەربازیان هەیە. لەم ڕوانگەوە ئازارکێشانی خەڵک، داوای دموکراسی و خەباتە کۆمەڵایەتەکان تا ئەو کاتەی بۆ هێزی سەخت و ساحەدا نەبن، بە ڕەوایەت سازکردن دەخرێنە پەراوێزەوە. جەنگ تەنها ڕوبەڕوونەوەیەکی دوولایەن لە لێوان کۆماری ئیسلامی ئامریکا و ئیسرائیل نییە، بەڵکو بەشێکی ڕێکخستنەوەی حوزوری نفوذ و دەسەڵاتە. ئەم کێشەیە بەردەوام دەبێت چونکە سەرمایەداری بە سروشتی خۆی ڕقابەتیە، بەڵام تاکاتی هاوسەنگی هێز لە نێوان لایەنەکانی شەڕ یەکلا دەبێتەوە، بەداخەوە بەشی خەڵکی مەنتەقەکە قوربانی بوونە. هەر بۆیە تۆڕەکانی دژی جەنگ، هاوپشتی مەنتەقەیی و پەیوەندی هێزە کۆمەڵایەتەکان دەبێت فراوانتر بێت، بەڵام لە ئاستێکی قوڵتردا. ڕێگای دەرچوون لەم قەیرانە تەنها لە دژایەتیکردن لەگەڵ جەنگدا نییە، بەڵکو لە گەڕانەوە بۆ کەموکۆڕیەکانی ناخۆی کۆمەلگا و هێزی ئۆپۆزیسیۆندایە. بەم هۆیشەوە ئەم گفتوگویە لەوەی کە تەنها دژی جەنگ بێت زیاتر بانکردنێکە بۆ دووبارە ئەندیشەکردنی سیاسی دەربارەی ئازادی، هاوپشتی، بۆ بەهێزبوونەوە تا ڕەوایەتی خەڵک بۆ ژیان و ئازادی ببێ بە ڕەوایەتی جێگیر.
بايكي ما يوال سركو ليلى منيش بابا خوش دما داري بايكي ما يوال بوفيشن يا نخوا وبايا داري بايكي ما يوال بوفيشن يا بابا نخوا وبايا
ئینترنێت مافە نەک ئەمتیاز کۆتایی بەم سوکایەتی ئەنقەستە بهێنن. ئەم جارەیان باس تەنیا لەسەر کوالیتی یان خێرایی ئینتەرنێت نییە. کۆماری ئیسلامی سنووری بێکفایەتی تێپەڕاندووە و پێیان ناوەتە ناو قەڵەمڕووی سوکایەتی ئەنقەست بە خەڵک. کێشەکە بریتە لە زەوتکردنی ڕەوت و قوتی مافێکی سەرەتایی تەنانەت لە نزمترین ئاسدا. ئایا ئەم دەسەڵاتە سەرەڕۆیە بە زمانی مرۆڤ تێدەکات؟ بێگومان نا. باسی مافێکی بنەڕەتی دەکەین. کاتێک پەیوەندی بە جیهانی دەرەوە بە مۆڵەت و پارە و واستە و پەیوەندی ئاڵۆزەکان واتە بە فەرمی ڕایانگەاندووەکە خەڵکی ئەم وڵاتە نەک لەسەر بنەمای ماف بەڵکو لەسەر بنەمای نزیکایەتیان لە دەسەڵاتی سیاسی و هەبوونی سەروەتی ئابووری پۆڵی دەکرێن. ئەمە ناوی بەڕێوەبردننی قەیران نییە، ناوەکەی ئەندازیاری ئەنقاست و بێشەرمانەی هەڵاواردنە. نەزمێکی چەپەڵ و خنکێنریان دروست کردووە کەمینێک کە خۆیان و منداڵەکانیان و هاوپەیمانەکانیان دەگەڕێتەوە بێوەستان و بێسەر ئێشە بە جیهانەوە بەسراوەتەوە کەچی زۆرینەی خەڵک یان لە تاریکیدا ڕەهادا دەخنکەن یان دەبێت بۆ چەند ساتێکی لە زۆرێکی پەیوەندیدا باجێکی گران بدەن. ئەم درزە ئەم بێداد پەروەریە ئەم دابەشکردنە ڕەوتی کۆمەلگا بۆ بەهرەمەند و بێبەش نەڕێکەوتنە و ناچاری. ئەمە هەڵبژاردننی دەسەڵاتێکە بۆ سوکایەتی پێکردنی زۆرینەی هاوڵاتیان. ئەمە بە واژووی دەسەڵات شکلی کردووە دایان ڕشتوەتە و سەپاندویانە هەر ڕۆژێکیش بە بێشەرمیەوە بەرگری لەم هێڵە سوکایەتی پێکراویان دەکەن. هەر کاتژمێرێک لە بەردەوامی ئەم دۆخە واتە بەردەوامی گۆڕینی مافێکی سادە بۆ کاڵایەکە تەنیا با هەڵبژاردنەوەکانی دەسەڵات دەفرۆشێت. ئەمە واتە هەڕاجکردنی یەکسانی هاوڵاتیان بۆ واژووی تاقمی سەرکوتگەری دەسەڵات. ئەمە ڕاگەیاندنی جەنگێکی سەخترە لە هەموو جەنگەکانی پێشوویان دژی پرەنسیبی یەکسانی. با ئاگاهانە و بێشەرمانە ماف دەکەنە ئیمتیاز و ناوی دەنێن بەڕێوەبردننی قەیران. ڕێک لێرەدایەکە بێ کفایەتیان دەبێتە ئیرادەیەک بۆ سوکایەتی پێکردنی زۆربەی خەڵک. ئەم دۆخە سوکایەتی پێکراوە بە هیچ پاساوێکی ئەمنی جێگای قبولکردن نییە. ئەوەی دیکە پاراستنی کۆمەلگان نییە بەڵکو ئازاردانی ئەنقەستە. ئەم سیاسەتە شەڕەنگیزانە بۆتە هەڕەشە خەریکن کۆمەلگا لە ناوەدەب دادەڕزنن متمانە دەسووتێنن پەیوەندیەکان دەدرن و تووڕەئی تێدا کەڵەکە دەکەن. بەڵێ تووڕەیەکی زۆر و چڕ و ئامادەی تەقینەوە. وا تێمەگەن ئەم تووڕەیە بۆ هەمیشە لەژێر خۆڵەمێشدا دەمێنێتەوە. ئەم ڕێگایە هەرگیز ڕێگای سەقامگیری نییە بەڵکو ڕێگای بەرهەمهێنانی قەیرانە. ئەمە ڕێک ئەو شوێنەیە کە دەبێت بە ڕاشکاوی و بێپەردە هۆشداری بدەینە کەمینەی خاوەن دەسەڵاتەکان. بێبەشکردنی زۆرینەی خەڵک لە دەستڕاگەیشتنی ئازاد بە زانیاریەکان دەبێتە یەکێک لە قوڵترین و بەردەوامترین کانیەکانی ناڕزایەتی. ئەو برینە نەسەر پێیە و نە بە ئاسانی ساڕش دەبێت. هەر ڕۆژێک قوڵتر دەبێتەوە و مەترسیدارتر دەبێت. زۆریان درەنگ دەبێتە بزوتنەری یاخی بوون. داواکاری خەڵک نە ئاڵۆزە و نەجێگای مامەڵەیە. پەیوەندی تەواو بەردەوام و بێ هەڵاوەردن بە ئینتەرنێتی جیهانیەوە. هەر ئێستا نەک بەیانی. مۆدلە چینایەتەکان قبول ناکەین. بەڵێنی پوچمان ناوێت. هەر چرکەیەک دواکەوتن واتە سووربوونی ئێوە لەسەر سوکایەتی کردن. ئەمە باش بزانن کۆمەلگایەکە بە ئەنقەس سوکایەتی پێ بکرێت زوو یان درەنگ ئەم سوکایەتیە ڕەت دەکاتەوە نە بە ئارامی و نە بە پلەبەندی بەڵکو بە هەموو هێزیەوە چاوەڕێ بن.
کاکوونەر لە یادداشتێکدا نووسیەتی لەم ماوەدا وەزارەتی ئەتلاعاتی کۆماری ئیسلامی دووبارە هەمان بانگەشەکەی ترامپی بڵاو کردەوە کە گۆیا چەک دراوە بە کوردەکان تا بگات دەستی خۆپیشاندەران لە ناخۆی ئێران. سیر ئەوەیە لەلایەکەوە بۆ خۆیان باوەڕیان بە هیچ قسەیەکی ترامپ نییە کەچی ئەم بانگەشەیان بە ئەنقەز باوەڕ پێ کردووە چۆن کاریان پێەتی و ئیستفادەی لێ دەکەن. ئەگەرچی هەموو لایەنەکانی کوردی ڕۆژهەڵات ئەم هەواڵەیان کە چەک بۆیان درابێت کە ڕەوانەی ئێرانی بکەن ڕەت کردوێتەوە، کاکوونەر دەڵێ من گەرەکەم نییە لەسەر ڕاستی و نادروستی ئەم هەواڵە قسە بکەم و نام هەوێ دوای ئەم هەواڵانە بکەوم کە بە بێزانیاری راپۆرتەکەن. ئەوەی دیارە هیچ هێزێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاگای لەم کەرەسە سەربازیە نیە، بەڵام دووبارەکردنەوەی ئەم ماجرایە زیاتر لەوەی ڕوونکردنەوە بێت وا دەردەکەوێت زەمینە سازێ بێت بۆ تۆندکردنی سەرکوت و دەرکردنی سزای قۆرس بە مەبەستی دروستکردنی ترس لە ناو کۆمەڵگادا. کۆماری ئیسلامی لە نێو قسەکانی ترامپدا هەر ئەمەی باوەڕ پێ کردووە کە نیشان ئەدات لەلایەن ئیتلاعاتەوە هەوڵێکە بۆ ڕاگررتنی هاوسەنگی دوای شکست هێنان لە جەنگ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و بەم جۆرە هێرشەکانی خۆی بۆ هەرێمی کوردستان و کەمپی لایەنە سیاسەکان پاساو دەکات. جیا لەم ڕاستیە با لە هەواڵەکە ورد ببینەوە کە بڵاوکراوەکانی ئەم بانگەشەیە. لە وەڵامدانەوەی سادەترین پرسیارەکان خۆ دەدزنەوە. لایەنە کوردەکانی ڕۆژهەڵات لە مەودایەکی دوور لە تاران دەژین. بە چ مکانیزمێک دەتوانن چەک بهێنە ناو ئێران؟ بڕیار بوو ئەم چەکانە کە دەبێ ژمارەیان زۆربەی لە چ ڕێگایەک و بە چ تۆڕێک بگوازێتەوە بۆ شارەکانی ئێران. لە کۆتاییدا بڕیار بوو بگاتە دەستی کێ؟ ئەویش لە بارودۆخێدا کە کەسەکان یەکتر ناناسن و هەرجوڵەیەکی بچووک لەژێر چاودێری وردی دامەزرا و ئەمنیەتەکاندایە. لەلایەکی ترەوە لایەنە کوردیەکان لە دەرەوەی ناوچەکانی خۆیان بەتایبەت لە ناخۆی ئێراندا پێکاتێکی ڕێکخراویان کە ئەم ئەرکە جێبەجێ بکات نییە کە بتوانێت ئۆپراسیۆنێکی ئاڵۆزی ئاوا بەڕێوە بات. لەگەڵ ئەم ڕاستیانەدا ئەم گێڕانەوەیە نەک هەر وەڵام ناداتەوە بەڵکو پرسیاری زیاتریش دروست دەکات. پرسیارێکی ڕوونی تریش دەمێنێتەوە، جیا لەوەی کە ئێمە نازانین پرۆژێکی وەها هاتووەتە ئاراوە یانە، بەڵام ئەگەر پرۆژێکی لەو شێوەیە هەبووە بۆچی سوود لەو هێزانەوە نەگیراوە کە نزیکتر ڕێکخراوتر و بەردەسترن؟ بۆچی ئەم کارە لە ڕێگەی بەناو گاردی جاویدی ڕەزا پەهلەوێ نەکرا؟ ئەم دژایەتیانە ئەوە نیشان دەدەن کە ئێمە لە بەردەم گێڕانەوەیەک داین کە زیاتر لە دروستی یان نادروستی هەواڵێک لەلایەن کۆماری ئیسلامەوە ئیستیفادەی سیاسی و ئەمنی دژ بە خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان لێ دەکرێت تا لەم ڕێگاوە سیاسەتی سەرکوت و ئەو پەلامارانەی کە دەکرێتە سەر لایەنەکان لە هەرێمی کوردستان پاساو بکرێت. تازه شد از او گل آن برابر من، تازه شد از او گل آن برابر من، شاخ گل من گل آن نیلوفر من.
تازه شد از اون گل آن بابا بر من شاخ گل من گل آن نیلوفر من ای روی خوشم دیدم گل من ای روی خوشم پیغمبر من ای روی خوشم گل آن دل و دل من ای روی خوشم گل آن پیغمبر من هر لحظه مرا گل آن در پیش راقم هر لحظه مرا گل آن در پیش راقم آینه کند گل آن آهنگر من ای روی خوشت دیدم گل من ای روی خوشت دیدم گل من ای روی خوشت گل آن پیغمبر من ای روی خوشت گل آن پیغمبر من رحمی نکند گل آن چشم خوش تو رحمی نکند گل آن چشم خوش تو بر نوح و این گل آن چشم تر من آخه تو شبی رحمی نکنی آخه تو شبی رحمی نکنی بر رنگ رخم گل آن همچون زر من بر رنگ رخم گل آن همچون زر من تازه شد از اون گل آن بابا بر من شاخ گل من گل آن نیلوفر 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 من شاخ گل لە جەنگەکاندا هەمیشە دەنگی تەقینەوەکان بەرزتر لە دەنگی برسیەتی دەبیسترن. وێنەی وێرانکاری و موشەکان زۆرتر دەکەونە بەرچاو، بەڵام ئەوەی نابینرێت ئەو سەلاجە و خوانەیەکە هێدی خاڵی دەبێت. ئەو ژنەی داواکاریەکانی سەر کارەکەی وەستاون یان ئەو دایکەی بۆ ڕزگارکردنی منداڵەکەی شار بەجێ دەهێڵێت و نازانێت بەیانی کرێخان و پارەی نانی لەکوێ دابین بکات. ئێرانی ئەمڕۆ تەنیا لەژێر گوشاری بردومان و گەمارۆتان نییە، بەڵکو لە پشتی دیوارە بەرزەکانی بڕینی ئینتەرنێتەوە هەزاران کەس ڕۆژانە بەشێک لە ژیانیان لەدەست دەدەن. کۆماری ئیسلامی بە بڕینی درێژخایەنی ئینتەرنێت ملیۆنان کەسی لە ئامرازی کار، پەیوەندی، فێربوون و دەرمان بێبەش کردووە. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە ئێران لە ساڵی 2026دا یەکێک
لە سەختترین و درێژترین قۆناغەکانی بڕینی ئینتەرنەتی لە جیهاندا ئەزمون کردووە، ئەمەش ئابووری دیجیتاڵی وڵاتەکەی ئەفلیچ کردووە. بەپێ راپۆرتێکی ئاسۆشیتد پرێس، بڕینی ئینتەرنێت تەنیا بڕیارێکی ئەمنی نییە، بەڵکو بۆتە ئامرازێک بۆ کۆنتڕۆڵکردن و بێبەشکردنی چینایەتی. لە کاتێکدا زۆرینەی خەڵک بێبەشن، دەسەڵات پرۆژێک بە ناوی ئینتەرنێتی پیشەیی بۆ گروپە دەستنیشانکراوەکان و دامەزراوە حکومیەکان دابین دەکات. ئەمەش وای کردووە ئینتەرنێت لە مافێکی گشتیەوە بگۆڕێت بۆ ئیمتیازێکی تایبەت بۆ دەستبژێرەکان. ڕێک لەو کەرتانەدا چڕبوونەتەوە کە لە هەمووان بێپەناترن: کاری ناوماڵ، فرۆشتنی ئانلاین، کاری دەستی و ڕاوێژکاری لە دوورەوە. بۆ ئەم ژنانە ئینتەرنێت تەنیا کات بەسەربردن نەبوو، بەڵکو فیلتری دوکان، دەفتەری کار و هێڵی پەیوەندیان بوو لەگەڵ کڕیار. لە تاران، ژنێکە لە ماڵەوە شیرینی دروست دەکات بە میدیاکانی ڕاگەیاندووە کێشەکە تەنیا لە دەستانی کڕیاری نوێ نییە، بەڵکو کاتێک ناتوانانی وێنەی کارەکانت بنێریت، کڕیارە کۆنەکانیش لە بیری دەکەن. بڕینی ئینتەرنێت واتە کوژاندنەوەی گڵۆپی ئەو پەنجەرە بوچکەی کە لە لێوەی بازاڕەوە بەسراونەتەوە. کەرتی دەرمانی دەرووناسێک ئاماژە بەوە دەکات کە بەهۆی بڕینی ئینتەرنێتەوە پەیوەندی لەگەڵ نەخۆشەکانی پەچراوە. ئەمە تەنیا زیانی دارایی نییە، بەڵکو پچڕانی زەنجیرەی چارەسەر و چاودێری مرۆیە لە کاتێکی پڕ لە ترس و جەنگدا. بەرپرسێک لە ژووری بازرگانی ئێران زیانی ڕاستەخۆی ڕۆژانی بڕینی ئینتەرنێت بە 30 بۆ 40 میلیۆن دلار دەخەڵمێنێت. بەڵام لە پشت ئەم ژمارانەوە ژیانی ڕاستەقینە هەیە. مامۆستایەکی تایبەت کە واتەکانی وەستاون، کرێکارێکی ناوماڵ کە بەهۆی تێکچوونی هاتوچۆ و پەیوەندیەوە کارەکەی لەدەستاوە، دایکێکی تەنیا کە ناچار بووە تاران جێبهێڵێت و بگەڕێتەوە بۆ شارۆچکەی خۆی بەبێ ئەوەی هیچ سەرچاوێکی داهات شک ببرێت. پێویستە ئەم ڕاستیە بگوترێت کە تەنیا لە کارگا و فەرمانگەکاندا نییە. کار لەو ماڵشدا هەیە کە ژنێک تیا شیرینی بۆ فرۆشتن دەبژێت، یان لەو ژوورە بوچکەی دەرووناسێک تێدا چارەسەری نەخۆش دەکات. کاتێک جەنگ و سیاست پەیوەندیەکان دەبچڕن، تەنیا ئینتەرنێت ناکوژێتەوە، بەڵکو مافی کار، مافی نان و مافی مانەوە دەکوژێت. ئەم جەنگە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکەش لە ئێران تەنیا دەنگی تەقینەوە نییە، بەڵکو دەنگی بێدەنگی ئەو تەلەفۆنەیە کە چیتر زەنگ لێ نادات و ئەو نامانەی کە هەرگیز ناگەینە جێگەی خۆی. لە یەک کەلام ژیان دەوەستێ، کە ژیان وەستا حکوومەتی کۆماری ئیسلامی کەیفی پێێتی، چۆن لای ئەو پاراستنی دەسەڵات بانترین ئەرکە، دەسەڵاتێکە جگە لە تێکدانی ژیان هیچی لێ سەوز نەبووە و نابێ.
هەناسم بۆ سۆ خەیاڵی چاوە گۆشەیە بەرۆیۆت دوو دنیای کردە سەر تۆ یان بم کە پیری مەیخانە یان مریدی خانەقات بم تۆ حەکەم ڕووی خۆت بنوێنە تا بکەی کوشتەی نازدە بێیە دەمەکایە وەتەکایە لەم بێنایە تا نەمردم هەمە ڕازدە بێیە مەیلی ئەبرۆی تۆ قەت نادانێم غەمەزەکەی چاوەکەی بازدە بە منێکە هاتووی بێنم گۆڕێ یاخدە کافر بێجلە بە کۆماری ئیسلامی ئێستا لە یەکێک لە قوڵترین قۆناغەکانی داڕمان و شپرزی پێکهاتەی خۆیدایە. قەیرانی ئێستای ئێران تەنیا قەیرانی توندی ئابووری یا چەند ڕووداوێکی ئەمنی نیە بەڵکو قەیرانێکی تێهەڵکێشە لە هاوکات ئابووری سیاسەتی دەرەوە حوکمڕانی ناوخۆ و نەزمی کۆمەڵایەتیدا دەپڵۆسێنێت. نیشانەکانی ئەم داڕمانە لە هەموو شوێنێک دەبیندرن: دابەزینی بەردەوامی بەهای دراوی نیشتمانی، هەڵاوسانی درێژخایەن و هەژاری، پەرەسەندنی سیاسەتی سەرکوت و لە سێدارەدان بە بنبەستگەیشتنی سیاسەتی دەرەوە. لە ئاستی ئابووریدا بابەتەکە تەنیا گرانی نییە، گرانی تەنیا دەرەنجامی قەیرانێکی قوڵترە، ئەویش لە دەستانی توانای دەوڵەتە لە ڕێخستنێکی ئابووری. کاتێک بەهای دراو بەردەوام دادەبەزێت تەنیا نرخی کاڵا بەرز نابێتەوە بەڵکو کرێخان و دەرمان پەروەردە و بژێوی ملیۆنان مرۆڤ لە کۆنترۆڵ دەردەچێت. بۆ کرێکار، مامۆستا و خانەنشینان ئابووری ئیتر تەنیا چەمکێکی زانستی نییە بەڵکو بۆتە ئامرازێک بۆ دابەزینی ئاستی ژیان و لە ناوبردنی شکۆی مرۆڤ. کۆماری ئیسلامی ساڵانێکە لەسەر بنەمای قەیرانسازی و ئەمنیەتیکردنی ناوچەکە کار دەکات. ئەم مۆدلە ڕەنگە کاتی بۆ کڕی بێتن، بەڵام ئەمڕۆ گەیشتووەتە بنبەست سیاسەتێکە لەسەر هەڕەشە و ناڕوونی بنیاد نابێت، دەتوانێت پاشەکش بکات و نەتوانای پێشڕەویشی ماوە. دانووسنەکانیش ئەگەر هەبن تەنیا بۆ دواخستنی قەیرانەکانن نەک چارەسەرکردنی. هەرچەندە دەسەڵات لە چارەسەرکردنی قەیرانەکاندا ناتوانتر دەبینێت، زیاتر پەنا بۆ سەبروزان گرتن و سێدارە دەبات. سێدارە لەم سیستمەدا بۆتە ئامرازێک بۆ نیشاندانی دەسەڵات، بەڵام ئەمە نیشانەی هێز نییە بەڵکو نیشانەی لاوازیە. بێدەنگی زاهری کۆمەڵگا نیشانەی ڕزامەندی نییە بەڵکو کەڵەکەبوونی تووڕەیەکی مەترسیدارە لە ژێر خۆڵەمێشدا. لەم دۆخەدا دوو پایەی سەرەکی گۆڕانکاری لە ئێراندا بریتین لە بزوتنەوەی مەدەنی و کرێکاری. داواکاری کرێکاران و فەرمانبەران ئیتر تەنیا موچە نییە بەڵکو مافی ژیانە. ئەوان هەڵگری سەرەکی بەرگری کۆمەڵایەتی. مافی نەتەوەکان. ئێران وڵاتێکی فرەنەتەوە و فرەفەرهەنگە. سیاسەتی ناوەندگرایی و نکۆڵیکردن لە مافی نەتەوەکان کورد، بەلوچ، عەرەب و هێتێ تەنیا برینەکان قوڵتر دەکات. چارەسەری بەردەوام تەنیا لە ڕێگای دانپێدانان بە مافی یەکسانی هەموو پێکهاتە و نەتەوەکان دێتە دێ. ئۆپۆزیسیۆن لە بەردەم بەرپرساریەتێکی مێژوویدایە.
پەرتەوازایی و نەبوونی ئاسوێکی ڕوون گەورەترین لاوازی هێزی ئۆپۆزیسیۆنە. کۆمەڵگا لە درۆشمی بێناوەڕۆک ماندوو بووە. ئەوەی پێویستە تەنیا دژایەتیکردنی دەسەڵات نییە، بەڵکو پێشکەشکردنی ئالتەرناتیڤێکی دموکراتیک، ئەخلاقی و جێگای متمانەیە کە باسی دادپەروەری و کۆمەڵایەتی، ئازادی و یەکسانی بکات. کۆماری ئیسلامی نەدەتوانێت ئابووری ڕێکبخاتەوە و نەدەتوانێت سەقامگیری سیاسی دروست بکات. ئەوەی دەیبینێن ڕووخانی تەدریجی توانای حوکمڕانیە، بەڵام کۆمەڵگای ئێران هێشتا زیندووە و بەرگە دەگرێت. داهاتوو لە ناو جەرگەی ئەم بەرگیریانەوە لەدایک دەبێت، نەک لە ناو ژوورە تاریکەکانی بڕیاردانی ڕژیمەوە. مسارۆڵەی کوردستانە بەسا چێرەی گشتێرەنە مسارۆڵەی کوردستانە بەسا چێرەی گشتێرەنە ئەوێنەژین هەنەی شۆرش مەساجینەی گزی هەنە مەساجینەی گزی هەنە مسای ئێمە جەماوەرە مسای ئێمە جەماوەرە مەسا شەقامی سەنگەرە مەسا شەقامی سەنگەرە مەساکانی ترسڵەکان دەیدەی دوژمن بودارەوە مەساکانی ترسڵەکان دەیدەی دوژمن بودارەوە نەمانەوێ سێدارۆشی هەلبەرەباری ژێن و پیاو نامانەوێ دوژمێنیژی نامانەوێ دوژمێنیژی مەسای ئێمە جەماوەرە مەسای ئێمە جەماوەرە مەسا شەقامی سەنگەرە مەسا شەقامی سەنگەرە ئیدەبوو پەلچەمەناوێ ژینی کۆیلەتی مەناوێ چەرچێنار نەمەڵاو قەشەمە ناوێت نەمەڵاو قەشەمە ناوێت مەسارۆڵەی کوردستانە بەسا چێرەی گشتێرەنە مەسارۆڵەی کوردستانە بەسا چێرەی گشتێرەنە شورش محساجینای گزیهانا محساجینای گزیهانا
کاک نەبەزیش لە یادداشتێکی کووردا باس لە کۆنگرەی ئازادی ئێران دەکات کە لەم دوایانە لە لەندەن بەسترا و پێی وایە چۆن چەمکەکانی وەک ئازادی و دموکراسی لە مێژووی سیاسی ئێراندا زۆر جار وەک پەردەیەک بۆ شاردنەوەی ڕاستیەکان و سەپاندنی ناوەندگرایی بەکارهاتوون لەم کۆنگرەیەش کە بە ناوی ئازادی گیراوە لە ڕاستیدا ئازادی ئینکار دەکرێت. نووسە لە ئیدامەدا دەڵێ مێژووی سیاسی ئێران پڕە لەو وشانەی کە لە ڕەواڵەتدا بریقەدارن بەڵام لە ناوەڕۆکدا بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی ناوەند و بێبەشکردنی نەتەوەکانی تر بەکارهاتوون. کۆنگرەی ئازادی ئێران لە لەندەندا کە با دروشمی هاوکاری هێزە دموکراسی خوازەکان دەستی پێکردووە لە ڕاستیدا درێژەی هەمان ئەقڵیەتی ناوەندگراییە کە ئازادی تەنیا لە چوارچێوەی سەروەری خاکدا دەبینێت. یەکێک لە خاڵە هەرەجیە سەرنجەکانی ئەم کۆنگرەیە جەخکردنەوەی توندی بنەماکانیەتی لەسەر یەک پارچەی خاکی ئێران. ئەم دەستەواژەیە لە فەرهەنگی سیاسی ئێراندا واتای داخستنی دەرگا بەڕووی هەر جۆرە مافێکی دیاریکردنی چارەنووسە. کۆنگرەکە نەتەوەی کورد و نەتەوەکانی تر وەک ئەتنیک ینی کەمایەتی ڕەگەزی ناودەبات نەک وەک نەتەوە. ئەمە لادانێکی زماناوی نییە بەڵکو بڕیارێکی سیاسیە بۆ ئەوەی کورد تەنیا وەک یەکەیەکی کولتوری و فولکوری بمێنێتەوە نەک وەک سوژەیەکی سیاسی کە خاوەنی مافی حاکمیەت بێت. ئەوەی جێگای سەرنجە بەشداری سێ لایەن لەم کۆنگرەدایە. ئەم بەشداریە لە کاتێکدایە کە ئەم پارتانە ئەندامی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانن کە ئامانجەکەی بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووسە. چۆن دەکرێت پارتێک بانگەشەی سربەخۆیی یان مافی بڕیاردانی نەتەوەیی بکات بەڵام لەژێر چەتری کۆنگرێکدا دابنیشێت کە یەک پارچەی خاک بە هێڵی سوور و پیرۆز دەزانێت؟ دەکرێت وای لێک بدەینەوە کە پارتە کوردیەکان بەهۆی نەبوونی بەرنمەیەکی ڕوون و سربەخۆ پەنا دەبەنە بەر پرۆژە ناوەندگەرەکان تەنیا بۆ ئەوەی لە مەیدانە نێودەوڵەتەکان ببیندرن. ئەمە وای کردووە کە پرسی کورد لە مافی نەتەوەییەوە کورد بکرێتەوە بۆ بەشداریکردن لە دەسەڵاتی داهاتووی تاران. کۆنگرەی لەندەن وەک منشوری جۆرجتاون و ئەزمونونەکانی تری ڕابردوو تەنیا هەوڵێکە بۆ ڕەنگکردنی سیستمی کۆن بە ڕەنگی لیبرال و دموکراسی کە پێویستە بە وردی چاوی لێ بکرێ و بەرژەوەندە باڵاکانی خەڵکی کوردستان لەوانە سەلماندنی مافی دیاریکردنی چارەنووس نەکرێتە ئامرازی گەمەی سیاسی. خەڵکی کوردستان چیدی بە دروشمی گەورە قایل نابێت. کاتی ئەوە هاتووە هەلایەنێکی سیاسی ئەم ڕاستیە بزانێت. شب با درد سرخوابیده بود ماه آبان بود و سر در خوابش آتش خوابیده بود شعله های خشم و درد وقتی از خواب برخاست دید صدها تن را در کنار انگار هنوز خواب بود عاشقی شد بیدار هر جا
آتش بر جیبش زنجیر بود، کوچه ها مثل زندان. وقتی که دستش را مشت کرد، شلیکی شد ناگهان. چشماش رو به آسمونه، کاربالش آتش بشونه. در خیابان‌ها، در میدان‌ها، زن‌ها لاله غرق خونه. شاید این بار آخر است، با لوله‌ای که در سر است. به جهان گوید با فریادش بلایی را که دیگر است. آزاد است و برابر است، 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 آزاد است و برابر است. کاک سولەیمان لە یادداشتێکدا نووسیەتی لە کاتێکدا کۆماری ئیسلامی لە بەردەم هەڕەشەی سەرهەڵدانی بزوتنەوەی ناوخۆ و گەمارۆ نێودەوڵەتەکاندا چارەنووسی نادیارە جارێکی دیکە دەستی داوەتە شانوگەریەکی قیزەون لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ دروستکردنی هێزێکی بەکرێگیراو لەژێر ناوی پێشمەرگەی موسڵمان. ئەم نمایشە بێناوەڕۆکە تەنها هەوڵێکی سەربازی نییە بۆ سەرکوتی خەڵک، بەڵکو لە هەمان کادا بە کەڵکوەرگرتن لە ناوی پێشمەرگە ترۆرکردنی شوناس و مێژووی نەتەوەیەکە کە دەیان ساڵە خوێن بۆ ئازادی دەبەخشێت. بەڵام زۆر لە مێژەکە خەڵکی کوردستان بە تێکرا ئەم هێزە بە ناوێکی تر دەناسن و مەجای ئەوەیان پێ نەداون کە ناوی پێشمەرگە لە کەدار بکەن. ئەم هێزە بەکرێگیراوە لە ساڵانی ڕابردوو سەرڕای هەوڵ و تەقەلای ڕژیم بۆ جێخستنیان کەوتونەتە بەڕق و بێزاری خەڵکی کوردستان. ئەم جارەش پاش شکستەکانی و لە ترسی سەرهەڵدانی بزوتنەوەی جەماوەری ئەم چەکە ڕزیویان هێناوەتە ساحە تا ڕێگە لە مێژوو بگرێت لەوەی بەرەو ئازادی هەنگاو بنێت. ساڵانی پێشوو ئەم هێزە خۆفرۆشانە بەرامبەر بە هێز و ئێرادەی خەڵکی شۆڕشگیری کوردستان کارێکیان بۆ نەکرا و ڕسوا بوون. بێگومان ئەم جارش بە هەمان چارە نووس دچار دەبن. لە کاتێکدا مێژووی گەلی کورد پڕە لە چیرۆکی خۆڕاگری لا پەڕە تاریکەکانی خۆفرۆشی و مڵکەچی ناتوانێت ئەم خۆڕاگیرە بشارێتەوە. کۆماری ئیسلامی ئێران لەم هەنگاوەدا بۆ دامرکاندنەوەی دەنگی ناڕزایەتیەکان پەنای بۆ دروستکردنی هێزی چەکدار بردووە لەژێر فەرمانی سوپای تۆریستی پاسداران. ئەو هێزەی کە ناوی پێشمەرگەی موسڵمانی لێنراوە وەک هەوڵێک بۆ شێواندنی شوناسی نەتەوەئی و چەواشەکردنی ڕایگشتی لێک دەدرێتەوە کە تا ئێستا ئاکامێکی نەبووە، چون خەڵکی کوردستان ئەم هێزە دەناسن و دەزانن چۆن مامەڵەی لەگەڵدا بکەن. بە گوێرەی زانیاریەکان ئەو هێزانە لە سێ بنکەی سەرەکی لە شارەکانی ورمێ، سنە و کرماشان جێگیر کراون. ئەرکی ئەو گروپانە تەنیا پاراستنی ئەمنیەت نییە، بەڵکو وەک بە کرێگیراوی ناخۆئی لە سێ ئاستی مەترسیداردا بەکاردەهێنن. ئەوانەیش ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ خۆپیشاندەرانی کۆل لە شارەکاندا، کۆکردنەوەی زانیاری لەسەر چالاکوانان و خێزانەکانیان و بەکارهێنان و وەک قەڵخانی مرۆئی هەروەک باس کرا ئەم جوڵەیە نیشانەی هێز نییە، بەڵکو نیشانەی ئەو ترسە گەورەیەکە ڕژیم لە هەرسەی خۆی هەیەتی. کۆماری ئیسلامی دەیەوێت بە چەکدارکردنی بەشێک لە خەڵک کە خۆیان دەفرۆشن شەڕەکە لەگەڵ دەسەڵاتەوە بگۆڕێت بۆ خەڵک لە دژی یەکتر تا تەمەنی خۆی پێدرێژ بکاتەوە کەوا بوو ئەوەی ئێستا لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەگوزارێت تەنها تاقیکردنەوەیەکی سەربازی نییە، بەڵکو تاقیکردنەوەیەکی گەورەی ڕەوشتی و نەوتەوەیە.
بەڵام مێژووی سلماندوویەتێکی چەک و پارەی داگیرکەران هەرگیز نەبوونەتە قەڵغان بۆ پاراستنی نەوکەران لە تووڕێی خەڵک چونکە کاتێک تۆفانی ڕاپەڕین هەڵدەگیرێت یەکەم کەسکە لەلایەن ڕژیمەوە دەکرێتە قوربانی هەر ئەم کەسانن کە خۆیان ناوەتە ئەختیاری هێزێکی داگیرکەر. بینەرانی ئازیز هاوڕێانی ڕاستی ئێمە لەم گەشتە کورتەدا پێکەوە بووین دەنگمان بەرز کردەوە و ئازارە هاوبەشەکانمان دووبارە گێڕایەوە تا کاتێک ڕاستی بە بەهایەکی گشتی نەگۆڕێت و ئازادی نەبێتە هەناسەی هەموو کەسێک دەنگی ئێمە نامرێت هەتا بینەرێک لە تاریکیدا بە دوای ڕووناکیدا بگەڕێت ئێمە لێرەین ئامادەین بۆ گێڕانەوەی ڕاستیە سەختەکان. لەم کاڵبوونەوەیەدا دڵمان بۆ ئازادی ڕابردوو دڵگرانی ئێستا پڕە بەڵام باوەڕمان بە بەیانیەک هەیە کە نزیکە تا چاوپێکەوتنێکی دیکە بە خێر و سڵامەتی بمێنەوە گیان نەبینەوە بەڵکو لە خەباتی هاوبەشماندا ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی یەکتر ببینەوە لە ژینگەیەکی ئازاد و ئارام ماڵەوە.